هۆکارەکە ئەوەیە تاوانباریت برای بەڕێزم، تاوانباری خوشکی بەڕێزم، تاوانەکەیە وای لێت کردووە دڵت تەنگ بێت، تاوانەکەیە وای لێت کردووە کە ببێتە تەوقێک، بێتە ملت چێژ لە ژیانە وەرنەگری. دەبینی خانووی هەیە، سیارەی هەیە، پارەی هەیە، بەس کاکە لەززەت ناکا لە ژیان. کاکە دایم ئەڵێ دڵم تەنگە. زۆری خەڵک کە پەیوەندی دەکەن بە مامۆستایان، مامۆستا دڵم تەنگە نازانم چی بکەم، مامۆستا هەست بە بێزاری دەکەم، ژیانم ناخۆشە، دایم دڵم ئەگوشرێ، دایم ئازار لە ناو دڵم هەیە. کاکە تاوانباریت، بڕۆ بیر بکەوە بزان چ تاوانێکت ئەنجام داوە. کاکە بەلی الئینسان عەلا نەفسیه بەصیرە، خۆت شارەزای نەفسی خۆتیت. بزانە چ غەیبەتێکت کردووە کاکە، بزانە بوهتانت بۆ کێ کردووە، بزانە ماڵی کێت کاوڵ کردووە، بزانە قۆڵی کێت بڕیوە، بزانە عیلاقە و پەیوەندیت لەگەڵ پەروەردگارت چۆنە، لەگەڵ نوێژەکانت چۆنیت. کاکە تاوانەکانە واد لێ دەکات.